بە سەبارەت بە تەداخل نەکردنی ئەمریکا و بڵێن ناتۆش پاساوی ئەویان هەیە کە ئۆکرانیان دامی ناتۆ نیە، بەس بۆچی پێشتر لە سووریا لە لیبیا لە شوێنی تر دەستێوەدانی سەربازیان کردووە؟ پەیوەندی بە چیەوەیە کە ئێستا وەکو بە سەربازێکیش بەشدار نین لەم جەنگە؟ هەنێشت هەیە ینی واقعیە یەکەم بەشداریکردنی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوان لەم شەڕا ئەوە شەڕەکە ئەبێتە شەڕی زلهێز ئەم زلهێزانە خاونچەکی ئەتۆمین و ئەمە لایەکی تری لە ئەمریکا دۆخەکە تەواو گۆڕاوە. ئەمریکا نەک لە رووسیا یا لە ئۆکرانیا لە هیچ کوێ جارێکی تر بە ئاسانی سەربازی خۆی نانێرێ بۆ شەڕ. ئەو قۆناغە تێپەڕی کە ئەمریکەکان بیانەوێ بڵێم سەربازەکانیان بنێرن بۆ شوێنێکی تر خوێن بڕێژن پارە سەرفکەن، ئەو هەم خوێن و هەم پارە بڵێم گەشتوەتە کۆتایی. ئەبینین ئێستا ینی پشتگیریەکی تەواو هەیە بۆ ئۆکرانیا، بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نین ئەو هەنگاوە بنێن، چونکە خەڵکی ئەمریکی پێ باش نییە، دەسەڵاتی ئەمریکی پێی باش نییە و ئەمریکا لە ناوە پەرتە. بەشێکی هێزی زۆر هەن لە ئەمریکا پشتیوانی رووسیان، بە تایبەتی لە ئەو هەندێک باڵی نزیک یا بەشێک لە کۆمارەکان بە ئاشکرا پشتیوانی پوتین و ئەو جۆرە ڕێهێزانن. ینی ئەمریکا وەکو جاران نییە بە ئاسانی بتوانێت ببێتە یەک بەرە یا یەک دیدی هەبێت و سەردەمی ئەوە تێپەڕی کە بیەوێ شەڕکە یان دەستوەردانکە لە وڵاتێکی تر یان دەیان هەزار سەربازی خۆی بنێری بووان. ڕەنگە لە دەستوەردانی بۆ ناتۆ بەشێک لە بڕگەیەک هەیە لە ناتۆ هێرشکردن بۆ سەر وڵاتێکی ناتۆ هێرشە بۆ سەر هەموو وڵاتانی ناتۆ. ئەو کاتە وەکو ناتۆ ئەمریکا بەشێک بێ لەو ململانەیە، بەڵام ئەوەی خۆی ئامانجی ئەوە بێ ئەو بە تەنیا ئەو بکات وەکوی لە سەردەمی هاتنی بۆ عێراق و ئەفغانستان دوای 11 سپتەمبەر کردی، ئەو قۆناغە تێپەڕی. باشە، بەس بەرز ئەوەی کە خوێندنەوەت بۆ هەیە شەڕەکە لەوە گەورەتر نابێ، هەرتەنە رووسیا و ئۆکرانیا سنوورەکەی بەرفراوانتر نابێ، پێ دوای کۆتایی دێ لەو سنوورەدا؟ ئێمە نازانین شەڕەکە بەرەو کوێ ئەچێت. ئایا رووسەکان ئێستا دۆخەکە کەمێک گۆڕاوە، رووسەکان دۆخیان سەخت بووە، بە تایبەتی ئەو بڕیارەی تورکیا لە چەند کاتژمێری پێشوە ئەگەر بێت و ئەو تەنگەبەری وەسڕۆز داخات و هەروەها ئێمە هەست دەکەین کە گوێگرتن هەیە لە کرملینەوە بۆ ئۆکرانیەکان، چونکە پێشتر کە زلنسکی هەوڵیدا تەلەفۆنکە بۆ پوتین بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو وەڵامی بداتەوە. ئێستا وەڵا ئامادەبوونیان بۆ دانیشتن لە نزیک سنووری بەلەڕوس، ینی جۆرێکە لە دانپیانان ئامادەیە بۆ دانوستان. ڕەنگە پیاداچوونەوە هەبێت بە ئەوەی کە ئەمە شەڕێکی ئاسان نییە. ئەم شەڕە ئاسان نییە بۆ رووسەکان، چونکە رووسەکان بەوە فێرن کە وێرانکاری بکەن بۆ ئەوەی سەرکەون. لێرە ناتوانن وێرانکاری بکەن، چونکە ئەیانەوێ ئەم وڵاتە بەڕێوە بەرن، ئەم وڵاتە بکەنە بەشێک لە خۆیان. جا لەما کە ناتوانن وێرانکاری بکەن ناتوانن سەرکەون، کە نەتوانن سەرکەون ئەوە دۆخەکە بە ئاراستەیەکی تر ئاڕوە. باشە، بەس وەکو وتت پۆتین تا ئێستا ئامادە نییە پەیوەندی تەلەفۆنی ئەنجام دەرگا سەرۆکی ئۆکرانیا؟ هۆکارەکەی چیە خۆی پێ گەورەتر نەزانێت لەوە؟ ئێستا قسە لەسەرەوە هەیە کە هەردوو لا دانیشن بۆ دانوستان لە نزیک سنووری بەلەڕووسیا. باشە، بە سەبارەت بە تورکیا دەتوانێت ئێمە بکات دەریای ڕەش بڵین ئەو سنوورە بەڕووی کەشی جەنگی رووسی دابخات، دوایی هەڵوێستی رووسەکان تو ناوێ بەرامبەر تورکیا؟ تورکیا هەڵوێستی گۆڕی لە چەند کاتژمێری پێشووە بەوەی ئەوەی لە ئۆکرانیا ڕوئەدا بە شەڕ ناوی برد. کاتێک بە شەڕ پۆلێنی کرد، ئەوە بەپێی ڕێکەوتنی مۆنترۆ مافی هەیە کە لە کاتی شەڕە ڕێگە نەدا کەشتی جەنگی بەو دەردەنێڵا تێپەڕێ یا بۆسفۆرەسە تێپەڕێ.
ڕووسەکان ئەمڕۆ ئازانم چاوشۆغلو لەگەڵ لاڤرۆڤ قسەی کردو ئەمان وای بڵێم دەریە بڕن کە وەکو کارتێکی فشار بۆ وەستانی شەڕەکە بەکارێنن ینی پێشتر ڕوون بوو کە تورکیا ئەوێ لەگەڵ ئۆکرانیاش و لەگەڵ تورکیاشا لەگەڵ رووسیاشا پەیوەندی نزیکی هەبێ ئەمە ئاسان نییە پەیوەندیە و دوێنێش زێلەنسکی لەگەڵ ئەردۆگانە قسێکرد سوپاسی کرد بەوەی کە هەڵوێستی و داوای کرد ئەم هەنگاوە هێشتا ڕوون نییە ئایا پەرچەکردداری ڕووسەکان چۆنە بێت ئایا ئەمە تەنیا قسەیە بە کردار ئەبێ یان ڕووسەکان پێویستیان بە و دەواازەیە ئەبێت ئەوان ڕێگری لێ ئەەکەن ئێمە هێشتا ئێمە ژمێرە سەرەتاکانی ئەم قۆنا دکتۆر چوارخولەکێکمانەوە بە کوردستان پرسیارێکتر سەبارەت بە کاریگەریەکانی هیچ کاریگەرێکی بە لەسەر هەرێمی کوردستان چونکە سەبارەت بە بازرگانی ئۆکرانیەکان دەڵێن بازرگانی گەنم هەیە ئەندۆمی هەیە ڕەشوڵاخ هەیە زەیتی گوڵە بە ڕۆژەیە بەڵام لەگەڵ ڕووسەکان کۆمپانیای گازپرۆمی ڕووسی لە سنووری پارێزگای سلێمانی و دارایی گەرمیانە بۆری نەوتی بڵێن ڕۆژنەفت هەیە کە لە سەدا 60 ئەوە کاریگەری دەبێت لە سەرەرێم ئەو جەنگە ئەمە لە ئێستا کاریگەری ڕاستە و خۆ ڕەنگە کەم بێ بەڵام ئەگەر شەڕەکە درێژ کێشێ یان ئەوەی کێبراوە بێت چۆن لایەنەکان لە شەڕ دێن دەرەوە ئەو کاتە کاریگەریە بێ ئایا ڕووسەکان دوای ئەمە لە بڵێم لە ڕۆژەڵاتی ناوەڕاست چیەکەن هەڵوێستیان چۆنە بێ بۆ نمونە ئەگەر پەیوەندی تورکیا و رووسیا تێکچێت کاریگەریە بێ لەسەر ناوچەکە ئەگەری زۆر هەیە بۆیە لە ئێستا لە ڕاستیە تەنها ئەتوانریت ینی قسە لەسەر ڕۆژ و دوو ڕۆژکەی بەڵام لەوەی کە ئاسبینێ تورکەکان هەڵوێستیان چیە بێ لەگەڵ ڕووسەکانە پەیوەندیان تێکچێ ئەوە دۆخەکە چی لێ دێت چکە ئەوە کاریگەریە بێ لەسەر باکوور و ڕۆژاوا و باشووریش بەس کاریگەریەکە باش دەبێت پێ دوایان خراپە بۆ سەبارەت بە کورد خۆی تورکەکان لەم دۆخە دوو قوتابخانی لێکدانەوە هەیە لەوەیکیان لەوەیە کە ڕەنگە تورکەکان گەڕێنەوە بۆ ناو ناتۆ بەوەی کە ئێستا ناتۆ یەکگرتووە و دژمنی هەیە و مەترسی لەسرە و ئەگەر ڕووسەکان ببنە مەترسی ئەوە تورکیا پێویستی بە ناتۆ بگەڕێتەوە قوتابخانی دووەمەوەیە کە ئەم دەسەڵاتدارە ئیسلامیانی تورکیا لە قۆناغی پاش ناتوان بە دوای ئەوە ئەگەڕێن کە پەیوەندیەکانیان فراوان بکەن پشت بە یەک لە نەبەستن و ئێمە بڵێم ئەوانەی ئاگداری سیستەمی یان ئەو هێزە ئیسلامیانن لە تورکیا ئازانن کە ئەمان ڕۆژاوا وەهادانێن کە دۆست نییە بەش بەڵکو بەشێکە لە پەیوەندیەکانە بێ پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا و لەگەڵ چین و لەگەڵ وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و وڵات شوێنەکانی ترە بەرفراوانکەن بۆیە ینی چاوەڕوان ناکرێ بە ئاسانی تورکیا هەڵوێستی بگۆڕێت و بێتەوە بەرەی ناتۆ ڕەنگە بە دوای ئەوە بگەڕێ بزانێ دەرفەتی چییە لەما لەوەی کە ئاياتوانێ هەمان شێوە هەڵس و کەوتی ڕووسەکان کە یان لەوەی دۆخی نێودەوڵەتی ڕەنگە دەرفەتی پێنەدا بەڵام وەها دەرەکەوێت ئێستا کە ڕووسەکان زیاتر نەیاری ئەمریکان ناتوانن بە ئاسانی بەرەی ترکەنەوە ڕەنگە ئەمە لە سووریا بە قازانجی کورد بشکێتەوە بەوەی کە ئەگەر بێت و ڕووسەکان لاواز بن و ئەمریکیەکان نانەوێت ڕووسەکان بەهێز بن ئەوە ئەبێ لەگەڵ کوردەکانە پەیوەندەکان درێژە پێ بدەن باشە زۆر بە کورتی غازی کوردستان هیچی بەسەر دێت لەو ململانێنە کە ئێستاش بڕیارێکیش دەرچوو بەنەوت سەبارەت بەنەوت سوپاس دەکەم غازی ئەمە ینی تا چەند ساڵی داهاتوش هەر بەشی ناوخۆ ناکات تا ئەوەی بچێتە بازاڕ و ببێتە ڕکەبەری غازی تورکیوانە و گازپرۆم و ڕۆزنەفتیش کە دوو کۆمپانیان ئەو رووسین هەردووکیان کاریگەرن لە کوردستان بەبێ ڕەزامەندیەوان هەنگاو نانرێ بۆیە لە ئێستا یا لە ساڵی داهاتوو ئەوە هیچ مەترسی هیچ کاریگەریکی نییە